دەگوازێتەوە. ڕامیار سڵاو لێبێت ئەگەر بکرێت ڕای چەند هاوڵاتیەکی شاری سلێمانیمان بۆ بگوازیتەوە بۆی کە تا چەند ئومێدیان بە دانیشتنەکانی لایەنە سیاسیەکان ماوە بۆ چارەسەری ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بەڵێ ساڵ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش. ئێمە ئێستا لە چاخانەی شەعبین دیارە ویستمە بۆ چۆنی هاوڵاتیان بزانم سەبارەت بە کۆبوونەوانەی کە ئەنجام دەدرێن بەردەوام لە هەرێمی کوردستان کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان. دیارە هاوڵاتیان هەریەکەوە بۆ چوونێکیان هەیە. من حەزەکەم لە ساری خۆیانەوە بچوونەکانی ئەوان بگوازمەوە بزانم کە ئەمانیش هەر بۆ چوونێکیان هەبێت ڕێیەکیان هەبێت لەسەر کۆبوونەوەکان بیخەنە ڕوو. دکتۆر محەممەد ئێوە خەڵکێکی زۆری لێە من حەزەکەم بۆ چوونیان وەربگرم لەسەر ئەوەی بزانم کە ئایا چیەڵە لەسەر ئەم کۆبوونەوانی ئەنجامدرێت. بەڕێز کۆبوونەوەی زۆر ئەنجامدرێت. بەڵێ ساڵات خەڵک لێرەن دانیشتوون یعنی بەشێکی زۆریان تەنانەت لەسەر کۆبوونەوەکان قسەش ناکەن. مامۆستاگیان ئەگەر بکرێت پێمان بڵێ ئەم کۆبوونەوانی ئەنجامدرێت بۆ چوونتان چی لەسەر کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان؟ تۆڵای بۆ چوونمان چی بێتەوە خۆخوان واقعی ئەو میلەتە ئازان و ئازان کە خەڵکەکەمی برسیە و خەڵکەکەمی بێتاقەتەوە هەمووی انهیاری کردو و ترەگەر بەدڵسۆزی بۆ میلەتەکە یەکەم با یەکجار چۆنە ڕێکەوتنێک و ئەو خەڵکەش نزاتی بێت و ئەزمە لەو هینە. ئەنجامدانی ئەو کۆبوونەوانە ینی هۆکارێکە بۆی کە بگەنە ڕێکەوتن یان هیچ ئەنجامێکی وەڵا من 250 ساڵ لەوە پێش ئەم کۆبوونەوانە کراوە تا ئێستا نەتیجەی نییە. ینی کۆبوونەوەکان فشەیە، کۆبوونەوەکان هیچ نەتیجەیەکی نییە. ئەوە اتفاقی خۆیانە ئەتوانن بەبێ کۆبوونەوەش اتفاقێکی جوانی کۆنکرێتی بکەن و ئەو میلەتە ڕزگارکە لە ئەوزمە لەو هینە. کۆبوونەوە چیە نازانم هەر وەکو ئەم مقابلەی من وایە بەس بۆ کامێرەیە هیچ نەتیجەیەکمان نییە. هاچی ڕێک بڵێن ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە. ساڵە شاخانەی شەعب بەوە ناسراوەکە کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر لێرە کۆیە بنەوە. ینی من حەزەکەم بۆ چوونی زیاتریان وەربگرم سەبارەت بە کۆبوونەوەکان. مامۆستاگیان بەدەم چا خوار نەکەتەوە ئەگەر پێم بڵێ بۆ چوونی بەڕێستان چییە لەسەر ئەم کۆبوونەوانی کە ئەنجامەدرێن کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بەڕای تۆ ئەگەن بە ڕێکەوتنێ هیچ ڕێم نییە. بۆچی ئێنە ناومێدی یان لەبەری هیچ ناکەن و هیچ ڕێ ناکەی و هیچ ئەمەلێکیش نییە بۆ چاکبوون هیچیشان ڕاست ناکەن. بۆ چۆنی تۆ چیە مامۆستاگیان؟ بۆ چونێکم نییە. مامۆستاگیان چیڵێ لەسەر ئەم کۆبوونەوانی کە ئەنجامەدرێن کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بەڕای تۆ وەڵای من یا مکە چاوەڕێنی ئەنجامێت نازانمە گادیان ناگەن. ئەوەنەی کە بەڕێزم متابعەت کرد بێت ئەم کۆبوونەوانە ئەنجامێکیانە بێت. وەڵای من متابعە ناکەم پێم خۆش تابعانە لەبەرەوەی پێم خۆش نییە دڵم بە هیچیان خۆش نییە. دڵم بۆ ئینەکە خۆش نییە بارەکە نائاساییە و لەبەرەوە زۆر وڵاتی شاوایە کە بار نائاسایی بێت شتەکان نەتایجەکە زۆری تاکوتێگی. مامۆستا ساڵار ینی بەشێکی زۆر لە هاوڵاتیان هێندە نیگەرانن لایەنە سیاسیەکان تەنانەت ئامادەنین ینی هیچ بۆ چوونێکیشیان هەبێت لەسەر ئەمە. بەشێکی زۆریان ئەڵێن هێندە لە سیاست ینی وەڕەزبوون ئامادەنین بەداداچوون بکەن یان سەیری تەلەڤیزیۆن و هەواڵەکانی بکەن. تەنانەت ئەوەی کە گواسمانەوە بۆ چوونی بەشێک لە هاوڵاتیان لەسەر کۆبوونەوەکان کە هێندێکیان ئومێدوار بوون و هێندێکیشیان تەنانەت ئامادەرە بن قسەی لەسەر بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیار ڕحمان لە نێو شاری سلێمانیەوە لەگەڵم بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بەهۆی دانەمەزراندنیانەوە ژمارەیەک لە دەرچوانی کۆلێژی هەولێری پزیشکی گربوونەوەیەکیان لە بەردەم وەزارەتی تەندروستی ئەنجامدا و داوایان کرد جیاکاری لە نێوان بەشەکاندا نەکرێت و سەرجەم بەشە پزیشکیەکان دابمەزرێن. لای خۆشەوە وتەبێژی وەزارەتی تەندروستی ڕایگەیان ئەوان بە نووسراوی فەرمی داوایان لە ئەنجومەنی وەزیران کردووە ئەو بەشانەیان بۆ دابمەزرێنن بەڵام وەڵامیان نەدراوەتەوە.